الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سورة المسد سورة مكية وهروا بيد قتل سورة تبت وبيد قتل سورة تبت يدا أبي لهب وتب. ديار لقرنترين وبستكاني أو سورة تسيا الإخبار عن شقاء أبي لهب وتهوال دانا ويكوا أبي لهب کەسێکی بەدبەخت و خەسارەتمەندە. دیارە سەبەب نزولی ئەو سوورەتەی وەکو لە بوخاری موسلیمدا هاتێ ئیبن عەباس خوای گەورە لە خۆی بابی ڕازیبی دەفەرمی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژێکیان لە مەککە چووە بەطحا منطقەی بەطحا دەفەرمی لەوێن دەرێ چووە سەر چیایەک ئینجا فەرمووی یا سەباحا واتە ئەوە با بڵێن کەلیمەیەک بووە کاتێک کەویستە بیان خەڵکی کۆبکەنەوە لە بۆ قەزیەیەکی زۆر گرنگ و بە تایبەتیش هەڕەشەیەکی گەورە و مەترسیەکی گەورە دەیانگۆ یا سەباحواتە بۆ بەیانیەی وەرن خڕ ببنەوە لە بۆ قەزیەیەکی گەورە. ئیتر دەڵێ قۆڕەیش هەمووی کۆبوونەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئایا ئەگەر پێتان بڵێم کەوا دوژمن بەیانی بەسەرتانداددا یان ئێوارێ بەسەرتانداددا ئایا پێم باوەڕ دەکەن؟ گوتیان بەڵێ. إنزا فرموي فإني نذير لكم بين يدي عذاب شديد أمن ترسينرم هاتيمة لبوتان وكو بيغمبريك لا أجر بيتو ولامي بيامي پروردگار ندن وواز لو شركنين أو عذاب وسزاكي تن تاورواتان دكا لو حالتي أبو لهب قلتي ألي هذا جمعتنا آلبو أو كار إيمة خركردبوا تبا لك بخسارة من بي حاشاه صلى الله عليه وسلم خوي جور سبحانه وتعالى وصورته دا بزانت. وهل ولا رواياتش كوا ابن أبي شيبة روايات كده طارق محاربي دا جيرته دفرن بيغمبر بيني صلى الله عليه وسلم لبازاري ذي المجاز ضل أمن خرج كرين فروشنيك بوم يتر بيغمبر صلى الله عليه وسلم لو بازار دا بهمو دنجي خوي هاواري دكر دي فرمو أيها الناس قولوا لا إله إلا الله تفلحوا أي خلشي بلين لا إله إلا الله سرفراز دبن دڵێ بینیم کەسێکی جواب دوای دادەڕوا بەردی لێ دەدا و پاژنەپێی پێغەمبەریش بریندار دەکا صلی الله عليه وسلم و لە کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم خەڵکی بانگ دەکا لە بۆ لا إله إلا الله ئەویان بەو شێوە لێی دەدا و دەشڵێ یا أيها الناس لا تطيعوه فإنه كذاب أي خەڵچینە جۆرایلی مەکەن چونکە درۆزنە لا حول ولا قوة إلا بالله. دەڵێ منیش پرسییم ئەوە چێە؟ کەسێک بۆ خەڵکی مەکە نەبووە طبعا ئەوە چێ؟ گوتیان ئاماژیان بە پێغەمبەر کە صلی الله عليه وسلم ئەوە غولامەکەی بەنی عەبدولموطەلیبە مەبەستیان محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم. دەڵێ گوتم ئەدی ئەوەی بە دوای دادەڕوا و دەڵێ باوەڕی پێ مەکەن ئەو چێیە بە بەردیش لێ دەدا؟ دەڵێ گوتیان ئەوەش مامیتی عەبدولعوزا کە پێی گوترێ ئەبوو لەهەب. بەڵێ ئینجا ئەو سوورەتەدا بەزی تبت يدا أبي لهب وتب تبت يدا أبي لهب وتب واتە دوو دەستەکەی ئەبوو لەهەب بە هیلاکچی خەسارەتمەند بی وتب و بە هیلاکی سوو خەسارەتمەند بوو کەواتە تبت يدا أبي لهب ئەوە دوعایە بەڵام چێ لێی دەکا رب العالمین وتب دعای رب العالمین یەکسەر تحقیق دەبی و بە هیلاک چوو لێرەدا پرسیارێک دێتە پێش کاتێکەوە خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی تبت يدا أبي لهب وتب نافەرمی یا رسول الله قل بەڵکو لە سوورەتی کافروندا دەفەرمی قل یا أيها الكافرون پێیان بڵێ یا أيها الكافرون بەڵام نافەرمی بەرامبەر بە مامیشت بڵێ قل تبت يدا أبي لهب وتب بەس بیخوێنەوە با پێی بگا بەڵام ڕوبەڕووی مەڵێ سبحان الله. لەبەرچی لێوێن دەرە قل يا أيها الكافرون لەبەرچی لێرە نەیفەرموو قل لە وەڵامدا زانایان دەفەرمون لأن قرابة العمومة تقتضي رعاية الحرمة سبحان الله. مامی پێغەمبەری صلی الله عليه وسلم ڕەچاوکردنی ئەو عیلاقە و پەیوەندیە وا پێویست دەکا کەوا ڕوبەڕووی نەبیتەوە بەو ئاەتە بەڵام بش فەرمی ڕایگەینی بەڵام ڕوبەڕووی نەبیتەوە وەکو قل يا أيها الكافرون.
ولا جوابێکی کەش دەڵێن خوای گەورە سوبحانەهو وتەعالا وەکەئەنەما پێی دەفەرمی کاتێک کەوا شتەکە تایبەتە بە تو یا ڕەسوول الله لەمما شەتەموک جوێن بە تو دەدەن یا ڕەسوول الله فەسکوت ئەتوو بێدەنگ بە لەبەرەوەی وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما كجاهل نفامية چی دەکا بەرامبەرت بڵێ سلاما وهروها وإذا سكت أنت أكون أنا المجيب عنك كأتوش بيدنگ دبي كبأدبيت بەرامبەر دەکرێ خوای گەورە ئەمن وەڵام دەدەمەوە لە جیاتی تو سبحان الله وكاتش كذا فرمي تبت يدا أبي لهب وتب دو دستكي أبو لهب بهلاك بتسي ما بس وتنفسي أبو لهب خودی ئەبوو لەهەب بەگشتی بەڵام کە دەستەکەی لێرە باس کرایە بە تایبەتی بەو دەستە ناموبارەکەی ئازاری پێغەمبەری دا صلی الله علیه وسلم بەردی تێدەگرت و یاخود ئاماژەی پێدەدا کەوا ئەلی هذا جەمەعتەنا تەبەن لەک خوای گەورە بە تایبەتی ئەو دەستانەی و بەگشتیش ئەو کەسە فعلا تەبەت یەدا ئەبی لەهەب وتەب وەکو فعلا لە ناویش چوو و ئەوەشە أو آتش أو سورتش يكيك لبلغ كان بيغمبريات محمد المصطفى صلى الله عليه وسلم كوا فعلا لدواي دابزيني أو سورتا إيماني نهنا أجر كسيشي كسيك با أو هوالي بدابا كوا غيب نزاني لو هنه مجازفة دبو بلام كخواي جور دفرمي بلناوتسو لدواج دفرمي دستنا وآقريش هو بلغير سروي رب العالمين كغيب دزاني أبو لهب قد إيمان نايني لويا أوج بلغير سر بيغمبرياتي محمد المصطفى صلى الله عليه وسلم وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين.